ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. خوشحالين لا وانيش الشمل زنجير وانا كاين تزكي نفس بخزمتهم بقمو بس رزامندي خواي قوله وهي وادانم ايوه ازي سود لور ان شاء الله ديار وكل واني رابردو باسي دڵی ساغ و سەلیم مان کرد صفاتەکانی چییە؟ ئیتر یەک لە صفاتەکانی دڵی ساغ و سەلیم ئەوەیەکەوە ئەو دڵە بەو نورەی خوای گەورە کە پێی دەبەخشی فیراسەتێکی لێ پەیدا دەبی. ئیتر یەک لە شێوازەکانی فیراست کە وەکو لەوانەی ڕابردوو باسی فراستمان کرد، یەک لە شێوازەکانی فیراست چییە؟ قراءة الرسائل الربانية، واتە خوێندنەوەی پەیامەکان کە لەلایەنی خوای گەورە لە بۆ بەندە دێ. ئیتر دەفەرمی کاتێکەوە ئەو دڵە دڵێکی ساغ و سەلیمە، کاتێکەوە حەز دەکا خوای گەورە تەوفیقی کرد لە بۆ ئەنجامدانی تاعەت و کارێکی چاک، پرسیار لە خۆی دەکا ئەو تەوفیقکردنەی خوای گەورە لە بۆ ئەو کارە چاکەی کە ئەنجامیدا ئەوە فەزلێکی خوایە، بە سەبەبی چییە؟ دیارە وەکو قاعیدەیە وەکو زانایان باز دەکەن بۆی کە هەر کارێکی چاک ئەگەر خوای گەورە لێت قبول بکە، یەک لە پاداشتەکانی لە دنیا ئەوەیە کەوا تەوفیقت دەکا لە بۆ کارێکی چاکتر، تەوفیقت دەکا لە بۆ کارێکی چاکتر. ئیتر کاتێکەوە هەستت کرد کارێکی چاکت ئەنجامدا لە تاعات و عیبادات، لەو حاڵەتەی پرسیار لە خۆت دەکەی باشە خوای گەورە سوبحانه وتعالە بە چ کارێکی پێشی ئەو کارە خوای گەورە تەوفیقی کردیمە تاوەکو مۆفەقم بکە ئەو کارە چاکترەی ئەنجام بدەم. ئایا بەو بانگەوازە خێرەی کە کردیتم لە بۆ فڵانە کەس کە بانگم کردیە؟ ئایا بەو شەو نوێژەی ئەو شەوە هەستامەوە؟ ئایا بەو ڕۆژیە سونەتەی کە فلانە ڕۆژ بە سونەت بە ڕۆژی بووم؟ بە چ شێوەیە؟ کاتە کەسی خاوەن دڵی ساغ و سەلیم لە خۆی دەپێچیتەوە ئەو کارە چاکەی کەوا خوای گەورە مۆفەقی کردی بە سەبەبی چ بوو؟ چ کارێکی ترت پێشی ئەوە بە ئیخلاسەوە ئەنجامدا بوو خوای گەورە لێی قبول کردی تاوەکو تەوفیقت بکا لە بۆ کاری چاک. ئێتر دیارە یان ئەوە تا لە ئەنجامی ئەو کارە چاکەی ئەنجامتدایە، یان ئەوە تا خۆت لە گوناهێک پاراستیە، وای لێ هاتێکەوە خوای گەورە سوبحانه وتعالە لێی قبول کردی تەوفیقی کردی لە بۆ کارە چاکە. جا وەکو زانایان دەفەرمون کەسێک کەوا دڵەکەی خۆی بپارێزی لە دەرگاکانی دڵی پاسەوانیەک دابنێ بە تەقوای خوای گەورە، لێ نەگەڕێی گوناه و تاوان لەو دەرگایانە بچنە ناو دڵ بە پێچەوانەوە. لەو دەرگایانە تەنها کاری چاک و ئەو کارانەی کە خوا پێی خۆشە و پێ ڕازیە، تەنها لەو دەرگایانە ئەو کارە چاکانە بچنە ژوورێ. ئیتر هەر کەسێک وا بکە ئەوە وەکو زانایان دەفەرمون لە نەتیجەی ئەوەی کەوا ئەو کەسە پاسەوانی دەرگاکانی دڵی دەکا، خوای گەورە چەندین بەرووبوومی لە دنیادا پێی دەبەخشی بێجگە لە بەرووبووم و پاداشتی قیامەت. کە وەکو ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبی زیاتر لە 50 بەرووبووم هەر لە دنیادا خوای گەورە سوبحانه وتعالە دەیبەخشی بەو کەسەی کەوە دڵەکەی خۆی پاراستیە لەوەی کە گوناه نەچیتە ناوی، بە پێچەوانەوە هەوڵیدا تەنها نوری تاعاتی لێ بستە ژوورێ. لەو بەرووبوومانەی کەوا ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبی باسی دەکا کە هەر لە دنیادا خوای گەورە بە کەسێک دەبەخشی لە نەتیجەی ئەو کەسەی کەوا خۆی پاراستی لە گوناه و تاوان، لەوانە ئیقامەت المروءە، واتە خوای گەورە غیرەت و سەربەڵندیەکی پێدەبەخشی هەر لە دنیادا. وهروە وصون العرض
عێردی ئەو کەسە پارێزراو دەبی واتە کەسانێک باسی ناکەن ئەگەر دوژمنیشی بن بە خراپە و هەروە وحفظ الجاه ئەو جێگە و مەکانت و پلەپایی کە لەناو خەڵکی هەیتی خوای گەورە لە بۆی پارێزراو دەکا و هەروەها ئەو ماڵەی کەوە وەکو خوای گەورە سوبحانه وتعالى لە سوڕەتی النساء باسی دەکاتن کەوە بریتیە لە مایەی قیام و هەڵسوڕانی کاروباری دنیامان و هەروەها هەر بەو ماڵەش کەوا دەتوانیت چەندین پاداشتی بەرز بەدەست بینین لە قیامەتدا ئەو ماڵەش بە هەماشەوە لە نەتیجەی ئەوەی کەوا خۆت لە گوناه و تاوان پاراستیە خوای گەورە یەک لە بەربوومەکانی لە دنیا پێدەبەخشیەوەی کەوا ئەو ماڵەت پارێزراو دەبی و هەروەها حەز دەکەی خەڵکی خۆشتیان دەوێ حەز دەکەی قسەی تو لە ناو خەڵکی دەڕوا ئیعتیباری لە بۆ دادەندرێ و هەروەها هەم لە پاداشت و بەربوومەکانی خۆپاراستن لە گوناه و ئەنجامدانی چاکە ئەوەی کەوە نعیم و خۆشیەک و سەعادەتێک لە ناو دڵ و دەروونت دروست دەبی سینگت فراوان دەبی و هەروەها دەفەرمی ئەتو ئەمین دەبی لەوەی ئەو شتانەی کەوا کەسانێکی خراپەکار و فاسق لی دەترسێن ئەتو لێی ئەمین دەبی ئەو ترسەد نییە بەڵکو ئەمن و ئەمانت پێبەخشرایە و هەروەها ئەو نورەی کە لە قەدەر ئیمان لە دڵی هەر ئیماندارێک هەیە ئەو نورە لە قەدەر گوناه و تاوان بە تاریکایی گوناه و تاوان ئەو نورە کز دەبی بە پێچەوانە بە خۆپاراستن لە گوناه و تاوان و هەروە بە ئەنجامدانی تاعات ئەو نورە پارێزراو دەوی بەڵکو لە زیادبوونیشدا و هەروەها دەفەرمی ئەو مەشاکل و ئەو ناخۆشیانەی کەوا دێتە سەر کەسانێکی خراپەکار کەوا هیچ دەرگایەکی خێریان لێ ناکرێتەوە تەماشا دەکەی دەچی ئەتوو نەفسی ڕێگا دەگریە بەر کە با بڵێن لە بۆ ئەنجامدان و یاخود لە بۆ بەڕێوەچوونی ژیانی ئاسایی کە هەموو موسڵمان و کافرێک پێویستی پێ هەیە لەو ڕێگایەدا کەوا چەندین تەنگ و چەڵەمە دێتە پێش کەسانێکی خراپەکار هیچ دەرگایەکی وەکو با بڵێن مەخرەجێک نییە لێی بچنە دەرێ بە پێچەوانە دەچی ئەو ڕێگایە هەمان ڕێگا دەگرێ بەر بەڵام چەندین دەرو خێر لە بەرامبەرت دەبیتەوە و هەروەها یەک لە بروبوومەکان ئەوەیە طاعەت و عیبادەت لەسەر سەهل دەبی طاعەت و عیبادەت لەسەر سەهل دەبیتن بە پێچەوانەی ئەو کەسانی کەوا تاوانبارن ئەنجامدانی طاعات لەسەریان زۆر قورسە و هەروەها لە ناو خەڵکی هەست دەکەی باست دەکرێ بە چاکە و هەروەها بەبێەوەی ئاگار لێبی خەڵک دوعای خێرت لۆ دەکا و هەروەها لە بەربوومەکانی خۆپاراستن لە تاوان و ئەنجامدانی کاری چاک وەکو دەفەرمی الحلاوة التي يكتسبها وجهه دموچاوی حلاوەت و شیرینیەک لەسەر دموچاوی ڕەنگ دەداتەوە دیارە مەسەلەی جوان و ناشرینی وەکو لە ناوە خۆشمان مەشهورە مەسەلەی جوانی و ناشرینی مەسەلەیەکی نسبیە زۆر جاران دەبینی لە ناو خۆمان کە باز دەکەین فلانە کەس کوورە وەڵا خۆ چ جوانێژ نییە بەڵام ماشەڵە خینی شیرنە دەستە ناو دڵان کەواتە مەسەلەی جوان و ناشرینی مەسئلەیەکی نسبیە بەڵکو زیاتر جوان و ناشرینی جوانی و ناشرینی ڕوحە جوان و ناشرینی دڵە کە بە چ جوان دەبی ئەو ڕوحە و ئەو دڵە بە چ دەڕازێتەوە بە تاعات بە نزیکبوونەوە لە خوای گەورە بەو نورەی کەوا خوای گەورە لە نەتیجەی ئەنجامدانی تاعات پێت دەبەخشی بەو نورەی کەوا لە نەتیجەی خۆپاراستن لە گوناه پێت دەبەخشی ئیتر ئەو دڵەکەوە منەوەر بوو ئەو دڵە کاتێکەوە ڕازاوە لە نەتیجەدا دموچاویش ئەو نورەی لێ شەوق دەداتەوە شیرینیەک لەسەر دموچاوی هەست پێ دەکرێت و هەروەها دەفەرمی هەیبەتێک لە ناو دڵ و دەرونی خەڵکی بەرامبەر بەوی دروست دەبی یعنی خەڵک شەرمی لێ دەکا خەڵک شەرمی لێ دەکا ئەویش هەر ئەو هەیبەتەیەکەوە بە تاعەتی خوای گەورە و بە خۆپاراستن لە گوناه و لە مەناهیەکان خوای گەورە ئەو هەیبەتە بە کەسانێک لە ئەولیای خۆی دەبەخشی و هەر لە نەتیجە و لە بەروبوومی خۆپاراستن لە گوناه و هەروەها ئەنجامدانی چاکە ئەوەیەکەوە خەڵکی بەگشتی وەکو گوتمان کە خۆشیان دەوێ هەست دەکەی خەڵکی بە عام ئامادەن دیفاعی لێ بکەن دیفاعی لێ دەکەن هەتا وەکو نەوەک هەر لەو کاتێکەوە زوڵمی لێ دەکرێت بەڵکو ئەگەر بێت و غەیبەتە چی بکرێ لە مەجلیسێک کە ئەو لێوێ مەوجود نییە تلقائیەن ئەو بەواجبی خۆی دەزانی کەوا دیفاعی لێ بکە ئەوەش لە نەتیجەی بەروبوومی خۆپاراستنە لە گوناه هەست دەکا ئەو کەسە تەجروبەکە
فلانە گوناه دێتە پێشت خۆت لێ بپارێزە لە ترسی خوای گەورە ئەو شەوە هەستەوە دوعایە چی بکە بزان داخۆ دوعات قبول دەبیانە هەست دەکەی دوعات زووتر قبول دەبی هەست دەکەی دوعات زووتر قبول دەبیتن و هەروەها هەر لە نەتیجەی خۆپاراستن لە گوناه و تاوان و خۆڕازاننەوە بە تاعات و عیبادات مادام ئەو ئینسانە پاک بوو مەخلوقاتی پاک لێی نزیک دەبنەوە کە بریتین لە مەلایکەتی نورانی مەلایکەت لێی نزیک دەبنەوە هەتا دەفەرمی ئەو مەلایکەتانی کەوا کردەوەکانی دەنووسن لەگەڵ ئەوەش کەوا تەبەن ئەوان ئاگاداری نەکەوە چ دەکا و چ ناکە خۆشیان دەوێ دوعای خێری لۆ دەکەن و پێچەوانەوە شیاطین لێی بە دوور دەکەونەوە شیاطینی ئینس و جن لێی بە دوور دەکەونەوە چونکە شیاطین لە جێگایەکەوە نووری خوای گەورەی تێدابی لێی بە دوور دەکەوتەوە و هەروەها لە نەتیجەی بەرووبوومی خۆپاراستن لە گوناه و هەروەها خۆڕازاننەوە بە تاعات و عیبادات ئەو کەسە وای لێ دێ ئەو مردنەی کەوا خەڵکی چۆچی لێی شکایە کە خەڵکی بە هەموو هێز و توانای خۆی لەبەری هەڵدێ ئەو دڵی پێخۆشە لەبەرەوەی دەزانی بە خزمەت ئەو پەروەردگارە خۆشەویستەی دەگاتەوە کەوا هەموو لە حەزاتی ژیانی زمانی پاراوە بە زیکری ئەو ئیتر دڵی پێخۆش دەبێ بە مردن و هەروەها لە بەرووبوومەکانی ئەوەیە کە ئەو دنیا بە حقەتی خۆی دێتە پێشچاو لەبەرەوەش گوتمان فیراست ئەوەیە کەوە بە نووری خوای گەورە تەماشا دەکا وای لێ دێ ئەو دنیا بە حقەتی خۆی دێتە پێشچاوی کە چەندە دنیاچی کچکە و کورت و براوەیە ئەوەندەش ئێحتیمامی پێدا لە قەدەر کچکەیی و کورتی و بە پێچەوانەوەش ئاخرەت و ڕۆژی قیامەت لە ناو دڵ و دەرونیوی زۆر گەورە دەبی هەرچەندە گەورەش بی زیاتر گرنگی پێدا و زیاتر خۆی لە بۆ ئامادە دەکا ئیتر چەندین شتی دیکەش باز دەکە بەڵام ئەوەندەی کە لێرە نەقلمان کردێ ئەجا وەکو دەڵێتن ئەگەر بەرووبوومی خۆپاراستن لە گوناه هیچ نەبی تەنها ئەوەندە بی کافیە مالعلم زۆر لەوەی زیاترە و پاداشتی قیامەتی زۆر لەوەی زیاترە ولمن خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى كواتا براستي أو سرباري ياخذ لا سروي همو أو خوشياني دنيا أو بهشتي كوا وكو خواي قول سبحانه وتعالى تندين زيقا باسي دكا كوا ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر أو شتاني كتيدا يترخواي قول بيما بخشي إن شاء الله تعالى كواتا أو خوشياني كوا خواي قول بيد بخشي هل الدنيا دا لنتيجي وازهنان لقناه ئەو خۆشیانی کە پێت دەبەخشی زۆر زۆر زیاترە لە کەسێکی تاوانبار کە دڵی خۆشە بەو تاوانی کە ئەنجامی دەدا لەبەرەوەی کەسی تاوانباریش بە هەندێ هەز بە لەزەتێک دەکا کاتێکەوە ئەو گوناهی ئەنجام دەداتن بەڵام واللهی ئەو خۆشی و ئەو بەرووبوومانەی کە خوای گەورە هەر لە دنیادا پێت دەبەخشی لە نەتیجەی خۆپاراستن لە گوناه زۆر زیاترە لەوەی کەوە کەسی گوناهبار هەستی پێ دەکا یحیای کوڕی معاذ ئەویش بە هەمان شێوە کاتێکەوە باز لەو حەقەتەی دەکا دەڵێ إن العبد على قدر حبه لمولاه يحببه إلى خلقه دفرمي وكو قاعدة هر بنديك لقدر خوشويستي لبو پروردگاري خوي خواي گورش أو هنده أو بندية خوشويست دكا لدلو دروني بندكاني تر وعلى قدر توقيره لأمره يوقره خلقه أمر فرمان خواي گورة چند گوري لناو دلو درونت چەند گرنگی پێت دەیت چەند بە گەورە سەیری دەکەی ئەو هەندەش خەڵک ئەتوو ڕێز لە تو دەنێن و بە گەورە تەماشای تو دەکەن وعلى قدر إدامته لطاعته يحليها في صدره بەخۆی هەموو تاعەتێک وەکو باسمان کرد بە طەبیعەتی نەفس بەڕاستی تاعەت و عیبادەت لەسەر نەفس گرانە و قورسە بەڵام لە قەدەر بەردەوامبوونی لەسەر تاعەت هەست دەکەی سەبر سەرۆجە خوای گەورە شیرینی دەکا واتە نەوەک هەر لەسەری قورس دەمینێ وەکو لەزەتیشی لێوە دەبینی وعلى قدر استيحاشه من خلقه يؤنسه بعطائه لقدر أو بندية تنها ضلي بخواي جورة خوشة تنها أو عند ضلي خوشة كوالا خدمة خواي جورة لخدمة خواي جورة وطاعات وعبادات دكا لا مجالس ذكر دادن الشيء كواتا تنها لو زيجان ضلي خوشة كواطاعات وعبادتي اللي ذكرتن لقدر أوش خواي جورة عطاء وبخشي خوي بهذا بخشي أو زاو كده فرمي
فلو لم يكن لابن آدم الثواب على عمله إلا ما عجل له في دنياه لكان كثيرا. ئەگەر هیچ بەروبووم و هیچ پاداشتەچی نەبی تەنها ئەوەندەی کە لە دنیادا خوای گەورە پێی دەبەخشی وەڵڵاهی زۆرە. ئەوە بەشێک لە شێوازەکانی فراست ئەوەی وەکو گوتمان قراءة الرسائل الربانية بەشێکی دیکە شێوازەکی دیکە یاخود یەک لە علاماتەکانی فراست چییە؟ العقوبات و ئیشارات. کاتێکەوە ئەو بەندەیە عقوبەی دێتە سەری، کاتێکەوە مصیبەت و بەلا و مصیبەتی دێتە سەری، ئەوانش ئیشارەتن. لەوێ کاتێکەوە ئینسانێک ئەگەر خاوەنی دڵی زەندی بی، ئەگەر محروم بی لە تاعەت و عیبادەتێک، محروم بی لە تاعەت و عیبادەتێک، شەوەکی بەنیاز بوو شەو نوێژ بکە هەڵ نەستاوە هەتا سبەینێ، ئەوە تاعەتەکە و لێی محروم بووی. لەوەش خراپتر نوێژ سبەینێشت چوو، لەوەش خراپتر گوناهێکت ئەنجامدا. ئەوە بەڕاستی ئەوە عقوبەیە، ئەو عقوبەش ئیشاراتە پێویستە لێ بکۆلیەوە. بە سەبەبی چ ئەوە بەسەرت هاتیە؟ ئەوە بە سەبەبی تاوانە. بە چ گوناهێک داخۆ بەسەرت هاتیە ئەو عقوبەیە درای؟ داخۆ بەو غیبەتەی بوو کە فلانە ڕۆژ لە فلانە مەجلیس کردت، بەو نەزرە حەرامەی بوو کەوا کردت، بەو قسەیەت بوو کەوا ڕاست نەبوو کە کردت، ئیتر گوناه زۆرن. والحاصل مەبەست لێرەدا هەر شتێک کەوا دێتە سەر بەندە ئەگەر دڵی ساغ بی لێ دەکۆڵیتەوە. سەبەبی چییە؟ ئەوە ئیشارەتێکە و عقوبەتە، پێویستە ئینزارێکە بە خۆدا بێەوە. وەکو ابن القيم رحمة خوای لە إغاثة اللهفاندا دەڵێ دەفەرمین الله سبحانه جعل عقوبات أصحاب الجرائم بضد ما قصدوا له بتلك الجرائم. خوای گەورە سنەتی خوای گەورە وایە کەوا ئەو کەسانی کەوا جەریمە و تاوانێک ئەنجام دەدەن خوای گەورە سزایان دەداتەوە بە شتێک کەوا پێچەوانەی مەبەستی ئەوانە. بە عیبارەتش کە با بڵێن الجزاء من جنس العمل، کەواتە سزایان دەداتەوە لە جنسی کردەوەکەی خۆیان. لە بۆ نمونە دەفەرمی کەسێک کەوا غلو بکە لە غەنیمە، غلو لە غەنیمە ئەوەیە کە غەنیمەیەک بەبەردەستی مسلمانان کەوتێ لە جیهاد و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کەسانێکی بێباوەڕ، ئەو غەنیمەیە طبعاً خوای گەورە بەیانی کردێک بە شێوەیەک دابەش دەکرێت لە نێو مسلماناندا، وەکو لە سوورەتی الأنفال و هەروە لە سوورەتی الحەشریش باسی دەکاتن. ئیتر کەسێک بچیتن دەستکاری ئەو غەنیمەیەی بکە پێشی ئەوەی گەورەی مسلمانان ئەمیری مسلمان بێتن تەوزیعی بکە، ئەوە غلووی کردیە، ئەوە بەڕاستی دزی کردیە لە غەنیمە. دەفەرمی عقوبەی ئەو کەسەی کەوا دزی لە غەنیمە دەکات پێشی دابەشکردنەکەی، عقوبەکەی ئەوەیە کەوا لە بەشەکەی خۆشی مەحروم دەکرێت، کە ئەویش ئەگەر مجاهیدیش بووبی لە ضمنی ئەو جەیشەی بووبی کە بەشی پێدەدرێ، ئەوە لەو حاڵەتەی ئەو بەشەکەی لێ وەردەگیرێت، یان بەشی خۆشی نەدرێتێ، و هەروەها چشمەچی پێ هەمووی دەستێندرێ. الجزاء من جنس العمل. و هەروەها کەسێکەوە لە حەرەمی پیرۆزی مەکەبی و یاخود لە ئیحرام دابی، لەو حاڵەتەی نابی بە هیچ شێوەیەک سەید بکە، سەید واتە نابی ڕاو بکە، ئەو ڕاوەکەوە لە کاتی دیکە و لە جێگای دیکە حەلالە بیکە، لەوێن دەرێ نابی ڕاو بکە. ئەگەر کەسێک چوو ڕاوی کرد لە بەیت الله الحەرام و لە ئیحرام دابوو، لەو حاڵەتەی ئەوش عقوبە دەدرێتن بەوەی کەوا ئەو سەیدەی کە ئەو کردیتی ڕاوی کردە بۆی بیخوا، وانێ محروم دەکرێت لە خواردنەکەی، نابی بیخوا، دەدرێتە غەیری وی بیخوا، نابی ئەو بیخوا. و هەروەها غەرامەشی دێتە سەری بۆی کەوا چ حەیوانێکی ڕاو کردێ پێویستە وەکو با بڵێن خوای گەورە لە سوورەتی ئەلمائیدە وەسفی دەکاتن دوو قازی مسلمان دادەنیشن حکم دەکەن کەوا ئەو حەیوانە چیویە کە ئەو ڕاوی کردێ لە چ حەیوانێکی ئەوەی کەوا لەبەردەستە نزیکە دەبی ئەویش بالمقابل عینی بکاتەوە خێر لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالا. کەواتە الجەزاء من جنس العمل، جەزای ئەو کەسەی کەوا خۆی بە گەورەتر دەزانی بەندایەتی لە بۆ خوا بکات سوبحانەهو وتەعالا، جەزاکەی ئەوەیە کەوا خوای گەورە دەیکاتە بەندەی بەندەکانی خۆی سبحان الله، دەیکاتە ئەن سەیەرەه عەبدًا لأهل عبوديته وطاعته سبحان الله. خوای گەورە دەیکاتەوە خزمەتکارێک لە ژێردەستی بەندەیەک لە بەندەکانی خوا کە ئەهلی تاعەتە، لەبەرەوەی ئەو خۆی پێ گەورە بوو کە بەندایەت لە بۆ خوا بکات سبحانەهو وتەعالا، خوای گەورە دەیکاتە بەندەی بەندەکانی خۆی.
عقوبەی ئەو کەسەی کەوا وەکو لە سوورەتی ئەلمائیدە باسی دەکاتن إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا ئەوانەی کەوا ڕێگری دەکەن وەکو لە ئاەتەکە باس کرا ئەوانەی کەوا ڕێگری دەکەن لە خەڵکی خوای گەورە سوبحانەهو وتعالە دەفەرمیتن ئەوانەی کە ڕێگری دەکەن ئەوانەی خەڵکی دەترسێنن ئەمن و ئەمان لێ ناگەڕێن هەبی لە بۆ مسلمانان ئەوەی کەوا جەزای لە جنسی عەمەل دەدرێتەوە أن تقطع أطرافه وتقطع عليه الطرق پێویستە دەست و پێی ببڕێ وەکو خوای گەورە دەفەرمیتن من خلاف وەکو لە ئاەتکەدا دەفەرمی واتە بە پێچەوانەی یەکتری دەستی چەپەی لەگە پێی ڕاستەی لە بۆ نمونە یان بە پێچەوانەوە هەر وەکو ئەو ڕێی لە خەڵکی گرتبوو ئەویش نەفی دەکرێت دوور دەخرێتەوە هەموو ڕێگاکان لەسەر تەنگ دەکرێتەوە کەواتە بە هیچ شێوەیەک ناتوانانی بڕوان مەگەر ترسی لەسەرە و هەروەها عقوبەی ئەو کەسەی کەوا لەزەتی لە زینایەک وەرگرتیە وەکو معلومە طبعا مەسەلەی نزیک بوونەوەی پیا و ئافرەت یان بە تەریقەی حەلالە لە ڕێگای ژن و مێردایەتی بە نیکاحێک یان ئەوە تا بە حرامە و ئەو نزیک بوونەوەش دیارە وەکو علمیەش باز دەکرێتن دیارە هەموو لاشەی ئینسان تێدا بەشدار دەبی هەموو لاشەی ئینسانیش بای خۆی با بڵێن هەست بە خۆشی و لەزەت دەکا ئەگەر کەسێک ئەو خۆشی و لەزەتە داوا بکا لە بۆ لاشەکەی لە ڕێگای حرامەوە خوای گەورە عقوبەی دەدا ئەویش لە جنسی کردەوەکەی خۆی بۆی کەوە پێویستە ئەو کەسە بە تایبەتی ئەگەر محسن بی چ پیاوبی چ ئافرەت واتە مێردی کردبی و ئافرەت یاخود پیاوەکە ژنینە پێویستە ڕەجم بکرێت لە هەموو لاشەی دەدرێت هەتا ڕوحی دەردەچی لەبەرەوەی هەموو لاشەی بەشدار بوو لەو گوناه و تاوانە و هەروەها عقوبەی ئەو کەسەی کەوا دەچی تەماشای ناوماڵی کەسێک دەکا کەوا ماڵی خۆی نییە بە هیچ شێوەیە کە نابی تەماشای بکەیت تەجاوز دەکا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمیتن عقوبەکەی ئەوەیە کەسی صاحب ماڵ لە بۆی هەیە چاوی کۆرە بکاتەوە کەسی صاحب ماڵ لە بۆی هەیە چاوی کۆرە بکاتەوە بەبێەوەی هیچ شتێک بێتە سەری الجزاء من جنس العمل ئەو کەسەی کە داوای منصب دەکا ئەو کەسەی کەوا داوای کورسی دەکا لە ئیسلامدا جەزاکەی ئەوەیە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی إنا لا نولي عملنا هذا من سأله ئەو کەسەی کەوا بەخۆی داوای دەکا ئەمە عقوبەی دەین بۆی کە بە هیچ شێوەیەک ئەمە پێی نابەخشین ئەو کورسیەی جەزاکە لە جنسی عملی خۆت ئەو حەریسە لەسەری ئێمەش پێی نابەخشین و هەروەها تەماشا دەکەی هەتا لە تەجروبەی بابمان ئادەم عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکەوە دارەکەی خوارد لەبەرچی ئەو دارەی خوارد کە خوای گەورە مەنعی کرد بولەی شەیطان طبعا وەسوەسەی لەبۆ کرد بە چ ڕێگایەک وەسوەسەی لێ کرد پێی گۆ هەل ئەدولک عەلی شەجەرەتی الخولد وملک لا یەبلا ڕێگات نیشاندەم بۆی کەوا دارێکە ئەگەر ئەو دارە بخۆی هەتا دەمینێەوە کەواتە بە مەبەستی هەتامانەوە لەناو بەهەشدا خواردی خوای گەورە عقوبەیدا بۆی کەوا ناردێ سەر ڕووی زەوی کەواتە الجەزاء من جنس العمل و هەروەها دەفەرمی وەکو لە حەدیث صحیح پێغەمبەر داهاتێ صلی الله علیه وسلم هەر میلەتێک هەر کۆمەلگایەک کاتێکەوە فرت و فێڵ لە تەرازوو لە کڕین و فرۆشتن بکەن ئللا خوای گەورە سوڵتان و حاکمێ چوان لەسەر مسەڵەت دەکا ئەوان چەندیان دێتە دەستی بەو فرت و فێڵەی کە دەیکەن ئەو حاکم و ئەو سوڵتانە ئەزعاف ئەوەندەی زیاتری ئەوەی دێتە دەستیان ئەو بە زوڵم لیان وەردەگریتەوە ئەو جە بە ناوی زەریبە بە ناوی هەر شتێکەوە بەخۆی ناوێکی لێ دەنێ ئەو عقوبەیە و هەروەها دەفەرمی هەر کەسانێک زەکاتی مالی خۆیان مەنع بکەن ئەوە خوای گەورە سوبحانەهو وتعالە لە نەتیجەی ئەوەدا بارانیان لێ قەتع دەکاتن تاوەکو دەوڵەمەند و فەقیریان وەکو یەک هەموویان لە حاڵەتی فەقیریدا بژیان ئیتر بەو شێوەیە بەڕاستی خوای گەورە عقوبەی هەر کەسێک دەدا لە جنسی ئەو کردەوەی کە بەخۆی دەیکاتن خوا پەنامان بداتن لێیە بەڕاستی کەسی دڵزەندی کاتێکەوە شتێکی بەسەر دێ حسابێک لەگە خۆی دەکا مڕازەعەتی شریتی کردەوەکانی خۆی دەکا بزای چی کردیە لە نەتیجەی چیە ئەو شتە بەسەری هاتیە هەروەکو دەفەرمی ئیمامی عومەر خوای لە ڕازی بی وەکو زوهری لێی دەجێڕیتەوە لە کتابی زوهد ئیمامی هەناد باسی کردیە دەفەرمیتن ئیمامی عومەر خوای لە ڕازی بی لەو کاتانە بووکەوە لە مەراسیمی حەج بوو کاتێکەوە ڕەمی جیماری دەکرد بڵێن وەکو بە کوردەواری خۆمان دەڵێن شەیتان ڕەزم کردن ڕەمی جیمار دەفەرمی کە ڕەمی جیماری دەکرد بەردێک بەسەری کەوت کاتێکەوە بەردەکە بەسەری کەوت سەریش کام سوبحان الله
ئەو جا دەفەرمی مای عومەر چی فەرموو تەماشاکە یەکسەر تێدەگەن فەرمووی ذەنب بذەنب والبادئ ئەظلم گوناهێک بە گوناهێک گوناهێکم کردێ لێ ئەو بەردە پێم کەوت والبادئ ئەظلم چێ دەست پێش خەریش بووە بە خۆم کەواتە خەتای خۆم سبحان الله يعني لەگەڵەوەش کە کەسێکە وەکو معلومە ئیمامی عومەر یەکە لەو کەسانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم موجدەی بەهشتی پێدایە عبد الرحمن کوڕ ئەبی حاتەمی رازی دەجێڕتەوە دەڵێ ئەبوو زورعی رازی نەخۆش کەوت دەڵێ ئەمش لەگەڵ بابم چووم سەردانی بکەین لەو نەخۆشەی دەڵێ بابم لێی پرسی سەبەبی چ بوو ئەو نەخۆشیە هاتە سەرت و یاخود بە چ ئەوها نەخۆش بووی دەڵێ ئەویش بەو شێوە دەجێڕتەوە دەڵێ وەڵاهی هیچ عیبم نەبوو يعني حتى نستم أو شوا هیچ عیبم نەبوو سیحەتەکی خۆش بەڵام دەڵێ پێش ئەوەی خەوم لێ بکەوی بە خەیاڵم داهات ئەو هاوەکو بیرێک بە خەیاڵم داهات دەڵێ گوتم ئەگەر سبەینی هەڵبستمەوە ئینشاء الله ئەوە ئەو شتانی کە سوفیانی ثەوری نووسیتی تەماشا دەکەم چ خەتەئی تێدایە خەتەئەکان دەستنیشان دەکەم لێی دەردەینم دەڵێ هیچ عیبم نەبوو یا سبحان الله بەو خەیاڵی نووستم کەوا سبەی ئەگەر هەڵستامەوە وا بکەم دەفەرمی وا بوو سبەینێک هەستامە لە بۆ نوێژی سبەینێک کە بچم لە بۆ مزگەوت دەفەرمی لە ڕێگای مزگەوتدا حاشاژی ڕووی جەنابتان سەگێکی لێ هەبوو دەڵێ چەند ڕۆژی ئەو سەگە هەر لەوێ بوو بە هیچ شێوەیەک لە بۆ کەس نەدەهات دەڵێ ئەو شەوەی کە ئەو خەیاڵە بە مێشکم داهات لە بۆ سبەینێک کە چووم لە بۆ نوێژ دەڵێ ئەو سەیە لە بۆم هات سبحان الله ئەو سەیە لە بۆم هات و ئەمنی بابلێن گرتمی ئیتر وا بوو لە نەچێتە ئەو نەخۆشیە بەسەرم داهات ئەو جا دەفەرمی تێگەیشتم ئەو سەیە هیچ عیبی نەبوو ئەوە لە نەتیجەی ئەو خەیاڵەی بووکەوە شەوێ بە خەیاڵم داهات کە نیازم وا بوو بچم لە دوو خەتە و کەم و کورتیەکانی سوفیانی تەوری بگەڕێم دەری بینم لێ دەڵێ ئەو جا تێگەیشتم و وازم لە مەسئلەکەی هینا کەواتە زۆر مهمە ئینسان دەست نیشانکردنی نەخۆشی زۆر مهمە کە زانیت نەخۆشەکەت لە چێیە عیلاجەکەی ئاسانە کەسێک لە وەکو ئیمامی غەزالی لە ئیحیا علوم الدین دەجێڕتەوە دەڵێ کەسێکی سەجان واتە ئەو کەسێکەوە بابلێن پاسەوانی سزنە کە ئەویش دەجێڕتەوە طبعا ئەوە لە کاتی دەولەتی ئیسلامی یعنی کەسێک بە ناحەق نەدەگیرە دەڵێ کەسێکی سەجان لۆمی جێڕاوە دەڵێ ئەمن 30 ساڵە پاسەوانی سجن بووم هەر یەکەچیان بهینابە لە خلالی 30 ساڵی بە شەو بیان هینابە بە شەوی درەنگ بیان هینابە لە بۆ سجن دەڵێم پرسیارم لێ دەکرد ئەو شەو نوێژی عیشات بە جەماعەت کردیە دەڵێ هەموو ئەو کەسانی کە بە شەو دەیان هینا لە بۆ سجن کە پرسیارم لێ دەکرد نوێژ عیشات ئەو شەو بە جەماعەت کرد دەیگوت نە دەیگوت ئەو جا پێم دەگوت هەر هیچ نەبی ئەو عقوبەی ئەوەیە ئەو جا بزان چی دیکەشت کردیە کەواتە بەڕاستی هەر تاوانێک متأکید بە عقوبەشی لە دوایە ئیتر وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثی صحیح دەکەوە ئیمام ترمذی ڕوایەتی کردێ دەفەرمیتن لا يصيب عبدا نكبة فما فوقها هیچ شتێک بەسەر بەندەنە ئەو جا نەکبە مصیبەتێکی گچکەبی یان گەورەتر ئەو دوونەها یان کچکەتر بی لەو نەکبەیە إلا بذنب هیچ شتێک بەسەر بەندەنە إلا بە گوناه و تاوان نەبی إلا بە گوناه و تاوان طبعا لێرەدا إلا پێغەمبەران عليهم الصلاة والسلام مستثنى لەو قاعدەی لەبەرەوەی پێغەمبەران معصومن لە گوناه و تاوان بەڵام ئەوان کە مصیبەتیان زۆر دێتە سەری ئەوان لە متەڵەقی خۆشەویستیە لە بۆی پلە و پایان زیاتر بەرز بیتەوە وما يعفو الله عنه أكثر بەڵام خۆ چاچیش بزانین ئەوەی کەوا خوا لێمان خۆش دەبی زۆر زیاترە خۆ شەرت نییە هەموو گوناه و تاوانەکان ئیلا خوای گەورە عقوبەت بدا زۆر چاوپۆشیشی لێ دەکرێت بەڵام کە زۆر بوو دەبی ئینزارت بدرێتێ کاکە ئەگەر ئینزارت نەدرێتێ بەردەوام دەبی بەرەو مصیبەتی گەورەتر دەڕۆی ئەو کاتی بە هیچ شێوەیەک مەجالی لێ خۆشبوون نامینێ کەواتە بەڕاستی ئەو مصیبەتانش کەوا خوای گەورە دەنێرتە سەر بەندە ئیماندارەکانی وەڵڵاهی ئەویش هەر لە ڕوانگەی ڕەحمەتە تاوەکو بگەڕێتەوە تاوەکو تووشی مصیبەتی گەورەتر نەبی لەو حاڵەتەی مصیبەت و عقوبەی گەورەتری لە دوایە ئەو جا بەڕاستی وەکو پیاوانی ساڵح قسەی زۆر عەجیب لەو بارەیەوە دەکەن دەڵێن من كثر اعتباره قل عثاره هەر کەسێک پند و ئامۆژگاری زۆر وەربگری ئەوە کەم پێی هەڵدەخلیس چێ لەبەر پند و ئامۆژگاری وەردەگری ئیتر لەبەر چێ ئاگادار نابینەوە لۆی وەکو دەڵێ ما قد ينتظرنا بعد لطيف العتاب من عنيف العقاب
هەروایە بەخۆی کەسێک غەڵەتێک دەکا یەکەم جار بە خۆشی گلەیی لێ دەکرێت گلەیی بەڵام جارێک دوو جار سێ جار ئەگەر هەر گلەیی لێکرا هەر وازی نەهینا ئەو جارە عقاب دەدرێت ولله المثل الأعلى ئەو وردە مصیبەتانەی کە بەسەر بەندە دێ ئەوە عیتابە عیتاب ئەگەر هەر واز نەینی ولنذيقنهم من العذاب الأدنى دون العذاب الأكبر أو عذاب أدنايا لبو أوي لعلهم يرجعون تا بقرنوا أقل هر نقرأ عذاب أكبر دي والعياذ بالله والحاصل وكذا والحر تكفيه الإشارة كسي زيركو كسي آزاد أو كسي إشارة تقلبوي بس وكو بخومان لكردوار خوان دي أو كسا كسا الفيشي بسا برا يقل علامات كاني دي كي ضلي زنديتيا أو وكو درة انتفاضة الأحياء كسي كزنديبي كسي كوازنديبي أو كسا زو بخبر دي زو هذا بري وانيا بل بمقابل ويشتيا وما لجرح بميت إيلام كسي كمرد ببرو صد تقوي لي بدا صد برين اللي يدرز بك حسب إيش آزار دكا ناك كواتا بنشاني زندياتي دل أو زور هذا بري إتر ما بس ليردا يعني كسي دل زندي أوش إنسانة توشي گناه دێ لەو جادەی دەڕوات چاوی بە ئافرەتێک دەکەوی ئافرەتە جاوی بە پیاوی دەکەوی نەزرەی حرام دەکا ناچی لە دوای ئەو نەزرەی زیاتر لە دووی بڕوا و زیاتر هەوڵ بدا بیبینی نا یەکسەر ئەو دڵە زەندیە هەوڵ دا خۆی بپارێزی لە مەجلیسێک دانیشتە غەیبەت دەکرێت ئەگەر پێی کرا مەجلیسەکەی ئیسلاح بکە لێ نەگەڕە غەیبەت بکەوە زۆر چاکە پێی نەکرا ئەکسەر هەڵدەستی کاتە بە هەموو شێوەیەک هەوڵدا خۆی پارێزە بەروی زەندیە ڕادەپەڕی لە کاتێکەوە خەتەریاتێک لە بۆی دێ ئینجا وەکو خوای گەورە لە سوورەتی الأعراف دەفەرمی إن الذين اتقوا إذا مسهم طائف من الشيطان تذكروا فإذا هم مبصرون دەفەرمی ئەوانەی کەوا متقین ئەوانەی کەوا ترسی خوا لە دڵیان هەیە دڵیان زەندیە إذا مسهم طائف من الشيطان کەواتە کاتێکەوە شيطان بالضبط دفرم طائف واتە بالضبط شيطان لدور بري أو بندية سوريتوا طواف دكا لدور بري سبحان الله لبري دلي بندي إيمان داري متقي باريزرا ولا شيطان لدور بري دا سوريتوا محاولة دكا غفلتكو بآقاية شبي بيني يكسر خوي بكاتا جوري سبحان الله يتر دەفەرمی کاتێکەوە ئەو شەیطانە تەواف دەکا بە دەوروبەریان بە دەوروبەری دڵەکەی بە تایبەتی هەر کاتێک ئەو شەیطانە هەوڵیدا هجووم و هێرشێک بینتە سەر دڵەکەی و هەر بە ئاستام دەبیتە مەس ئەو دەفەرمی ئیدا مەسەهم مەس ئەوەی کەوا شتێک لە ظاهری بی هێشتا نەهاتە ناو قوڵایی دڵ و دەروونت هەر کاتێکەوە شەڕی شەیطان و وەساوسی شەیطان هەر کاتێکەوە لێیان نزیک بووە هەر کە هەستیان پێکرد ئەو متەقیانە چ دەکەن یەکسەر تەذەکەڕوا یەکسەر یادی خوای گەورە دەکەن یەکسەر یادی عەزەمەتی خوای گەورە دەکەن ئەخە خوای گەورە زۆر لەوەی گەورەترە ئەمنی بەندەی گچکە سەر پێچی بکەم یادی جەهەنەم دەکەنەوە یادی مردن دەکەنەوە ئیتر دەترسێ تەذەکەڕوا کە ذکر دەکا یەکسەر شەیطانیش دوور دەکەوتە فەئیدا هوم مبصرون ئەو جا چاوی دڵی بە ئیش دەکەوی کەواتە غافلەتەشی بەسەر هاتێ و شەیطان هەوڵ دابستە ناو دڵی بەڵام هەر لەگەڵ یەکەم هجووم و هێرشی شەیطان ئەو بەخەبەر هات تەذەکەڕوا یەکسەر ئەو جا چاوی دڵی ڕۆشن دەبی کاتە لە پێش ئەوە نەیدەدیت سوبحان الله یعنی خراپەی بە خراپە نەدەدیت یا چەند کەس دەبینی ئێستا لە بەخۆمان کاکە چێ هەیە گوناهی بەسەردا نەهات بێ هەموو گوناهێک شتێکی زۆر قەبیح و ناشرینە پاشان کەف کرد لە خۆت دەکەوت کۆ تۆ قەباحەتت نیشاندا کو کۆرە بووی بەڵێ کۆرە بووم بەڵام کاتێکەوە ذکری خوا دەکەی ئەوجا بە چاوی دڵ تەماشا دەکەی شتێکی زۆر قەبیحە یەکسەر خۆتی لێ دەپارێزی لە پێش ئەوەی کەوە ذکری خوا بکەی و ئەو تەقوا ناو دڵ و دەروونت جوڵەی بکە ئەتو کۆرە بووی لێ دەفەرمی یەکسەر ذکری خوا دەکەن و لەو حاڵەتەی ئەوجا فإذا هم مبصرون بەرچاویان ڕۆشن دەبیتەوە خراپەی بە خراپە دەبین خۆیان لێ دەپارێزن چاکەی بە چاکە دەبین و ئەوجا خۆیان پێدەڕازێنەوە وهروها یەک لە علاماتەکانی دیکەی نیشانەی ڕاست و دروستی دڵ ساغ و سەلیمی دڵ حلو اللسان
ئەو کەسە زمانی شیرینە، زمانی پاراوە، هەست دەکەی قسەکان کە دەیکا قسەیەکی شیرینە لەسەر دڵ و دەروونت، بەڵام بە پێچەوانەوە هەست دەکەی کەسانێک ئەگەر قسەی خۆش و قسەی بە قووەتیشت لۆ بکە دەڵێی چەکوچە لەسەر سەرت دەدا، هەندت پێ ناخۆشە. کەواتە یەک لە علاماتەکانی دڵی زەندی طبعا القدر ينضح بما فيه، منزل چی تێدابی هەر ئەوەی لێ دەردەچی، ئەو دڵە چی تێدابی هەر ئەوەی لێ دەردەچی، ئیتر قسەیەکەوە لە دڵەوە دەربچی ئەو دڵە ساغ و سەلیم بی قسەکە شیرینە لەسەر دڵ و دەروون، قسەکە شیرینە لێی وەڕەز نابی. ئەوەش هەر دەلیلە لەسەر ئەوەی کەوە ئەو کەسە دڵی ساغ و سەلیمە. حتى وای لێ دێ وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە ئیمام بوخاری ڕوایەت کردی ئەبو هورەیرە دەجێت خوای لە ڕازی بی، پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی قال إن العبد لا يتكلم بالكلمة من رضوان الله لا يلقي لها بالا يرفعه الله بها درجات. بەندە جاری وا هەیە کەلیمە قسەیەک دەکا، ئەو کەلیمە قسەیە لە پێناوی ڕەزامەندی خوای گەورە، بەڵام ئەوەندە بە گرنگی دانانێکەوە ئەوەندە مهم بی، ئەوەندە بە مهم لێ وەربگیرێ، خوای گەورە سبحانه وتعالى چەندین پلە و پای پێدەبەخشی بەو قسەیە. معنای چییە؟ یعنی لەبەر ئەوەی ئەو دڵی وی دڵێکی ساغ و سەلیمە، ئەوەی کەوا بە بەسیتیش دەیڵێ لای خوای گەورە زۆر بە گەورە حساب دەکرێت، پلە و پای زۆری پێدەبەخشرێ، پلە و پای زۆری پێدەبەخشرێ. ئەو جاوەکو باز لە یەک لەو پیاوانە دەکەن کە ناوی عەبدوڵڵای کوڕی عەونە، خارجە دەفەرمی ئەمن لەگەڵی بووم 24 ساڵ لەگەڵی ژیام، دەڵێ فما أعلم أن الملائكة كتبت عليه خطيئة. سبحان الله، دەڵێ من 24 ساڵ لەگەڵی بووم، ئەوەندی ئەمن لەگەڵی بووم هەستم نەکرد مەلائکەت گوناهەکی لەسەر ئەو کەسەی تۆمار بکە، یعنی هیچ قسەیەکی نەدەکردکەوە گوناه بی. سبحان الله. حتى دەفەرمی بەکاری کوڕی محەممەد لی دەجێڕتۆ دەفەرمی ابن عون قەت تووڕەش نەدەبوو. سبحان الله، قەت تووڕە نەدەبوو. تووڕەبوون لە نەتیجەی چییە؟ ئەو سینگە تەنگ دەبی، کە تەنگ بوو ئینسان ئەوجا تووڕەیی لی بەدیار دەکەوی، بەڵام ئەو کەسەکەوە دڵێکی ساغ و سەلیمی هەیە، سینگێکی فراوانیشی هەیە، لێ کەم جار تووڕە دەبی. ئەگەر تووڕەش بی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کە قەت لە بۆ خۆی تووڕە نەدەبوو ئیلا مەگەر سنوورێکی خوا ببەزێنرابە تووڕە دەبوو، زۆریش تووڕە دەبوو، هەتا وەکو شتەکەی دەهیناوە جێگای خۆی. ئیتر دەفەرمی بەکاری کوڕی محەممەد تووڕە نەدەبوو، دەفەرمی عەفوەن دەبی ئیبن عەون تووڕە نەدەبوو، دەفەرمی ئەگەر پیاوەک تووڕەی بکرد با دەیگۆ بارەکە الله فیک. هەتا دەڵێ جارێکیان خزمەتکارێکی خۆی هات، دەڵێ پێی گۆ حوشترێکی لێو بەخێو دەکرد لە بۆ ئیبن عەونی، دەڵێ پێی گۆ دەزانیت چم کرد؟ چت کرد؟ وەڵی چوم چاوی حوشترەکەم کۆرە کرد. دەڵێ گوتی بارەکە الله فیک. دەڵێ گوت کاکەم چوومە چاوی حوشترم کۆرە کردیە. دەڵێ دەمادەم بزانە ئەتوو ئازادیشی لە پێناوی خوای گەورە. کەواتە بەڕاستیەوە زۆر مهمە، یعنی ئەوە لە چیەوە دروست دەبی؟ لەوەیەوە دروست دەبی کەوا بەڕاستی ئەو دڵە چەند ساغ و سەلیم بی، کەلیمات و وشەکانیشی وشەی شیرین لەسەر زمانی دەبی. معاذی کوڕی معاذ دەجێڕتۆ، دەڵێ چەندین کەس دۆمیان جێڕاوە دەربارەی یونیسی کوڕی عەبید، دەڵێ کە دەیگۆ ئەمە پیاوێک دەناسم کەوە پیاوێک دەناسم إني لا أعرف رجلا منذ 20 سنة، پیاوێک دەناسم کەوا 20 ساڵە تەمەنای چ دەکا؟ يتمنى أن يسلم له يوم من أيام ابن العون، تەمەنا دەکا 20 ساڵە یەک ڕۆژ وەکو ابن العون بژیێ، یەک ڕۆژ. ئەویش دەفەرمی کو نەشی دەتوانی. وليس ذلك أن يسكت رجل لا يتكلم ولكن يتكلم فيسلم كما يسلم ابن عون. نەک یانی مەبەستی شەوی وڵا بێدەنگ هیچ قسان ناکا سەلامەت دەربسێڕۆ، نا، بەڵکو وەکو ابن عون بتوانی قسە بکە ئەوجە سەلامەتیش بی لە قسەکانی. بەڕاستی ئەوە دڵێکی ساغی دەوێ کە بتوانین سەیطرە لەسەر ئەو زمانە بکە، لەخوای گەورە داواکاریکەوە ئەو دڵە ساغەمان پێ ببەخشی کە بتوانین ئەو سەیطرە لەسەر قسەکانمان بکەین، تەنها ئەو قسانە بەسەر زمانماندا بێت کە خوایە ببیتە مای ڕەزامەندیت و وهرە ببیتە مای دڵخۆشکردنی مسلمانان بەگشتی. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.